باخچەی پشتەوەی ماڵەکەی جانێت و جێفری وەک هاوسێ ماڵەکانی تر چیمەن نییە، بەڵکو و گوڵور وەکی سروشتیان ڕواندووە تا ببێتە خۆراک و پەناگا بۆ ژیانی زیندەوەران. دەستمان کرد بە ڕواندنی گوڵ و ڕوەکی ناوچەکە. دەست بەجێ دوای ئەوەی وازمان لە بەکارهێنانی دەرمان و پەینی کیمیایی هێنا، پەپولە و هەنگ و مێرووەکانی دی پەیدا بوون. لە ئێستادا باڵندەیەکی زۆر دێن بۆ لامان، دوای ئەوەی گوڵەکان پەیدا دەبن پەپولەیەکی زۆرمان دەبێت و مار و مێرووی زۆر بە دەوریاندا خۆ دەکێشن، لەژێر هەندێکیاندا کەروێشک دەژین. ئەوان دەڵێن لە ڕابردوودا ماڵێکی هاوسیان سکاڵایان لەسەر تۆمار کردووە، بەو هۆیەوە بەرپرسانی کۆمەڵگەی نیشتەجێبوونەکەیان داوایان کرد کە ڕووەکە سروشتەکان دادەن و لەبری ئەوە چیمەن بچێنن، بەڵام ئەوان ئەو داوایان ڕەت کردوەوە. ئێمە دەزانین کە شتی بەکەڵ دەکەین بۆ ژینگە، لە بنەڕەتدا ئەوەش هەڵەیە کە ئەو بەهەشتەی خوڵقان دوومانە بیڕوخێنین. پاش شەڕێکی 3 ساڵەی گرانبەها ئەم خێزانە مافی پاراستنی باخەکان بەدەست هێنایەوە. ئەزمونونەکان وای لە دەوڵەت کردووە یاسایەک لەو بارەوە دەربکات بۆ ئەوەی کەسانی تر بتوانن لەبری چیمان گوڵی نێوخۆیی بڕوێنن. لەو باوەڕەدام داهاتووی چیمەن وەک ئەوەی کە ئێستا هەیە شکست دەهێنێت. نووسەری بواری سروشت نانسی لوسۆن کە بە باخی مرۆڤایەتی ناساوە، خوشکی جانێتیشە، هەر ئەویش ئیلهامی گۆڕینی ئەم باخە بووە. ئەو خانمە ماڵی خۆی کردووەتە چاویەکی ژیان بۆ کێویەکان و دەڵێت ناشتنی چیمەن هەروە بەردەوام نابێت. زیاتر لە 40 میلیۆن دۆنم چیمەن لەم وڵاتەدا هەیە. ئاوێکی زۆر سەرف دەکرێت بۆ ئاودانیان. چیمەنەکان بە زۆنێکی مردوو ناو دەبرێن چونکە هیچ خۆراک و شوێنێک دەستەبەر ناکەن بۆ گیاندارە کێویەکان کە ڕۆژ بە ڕۆژ شوێنە سروشتەکانیان کەمترە بێتەوە. بە گوێرەی راپۆرتێکی حکومی لە ئەمریکا، نزیکەی 1 میلیۆن جۆری ئاژەڵ و ڕووەک لە جیهاندا مەترسی لە ناوچوونیان لەکرێت بە هۆکاری بەردەوامی لە دەستدانی شوێنە سروشتەکانیان. هەر بۆیە ئەم شارەزا هیواخوازە خاوەن ماڵەکان دانی کەم بەشێکی حوشەی ماڵەکانیان بکەنە گوڵ و گوڵزار بۆ بژانەوەی زیندەوەرەکانی نێو سروشت. لە کۆتاییدا ئایا چیمەنی ماڵەکانتان گرنگترە لە تەندروستی منداڵەکانتان و تەندروستی هەسارەکە؟ خەڵک دەبێ بۆ چوونەکانیان بگۆڕن سەبارەت بەو شتانەی کە بەلایانەوە جوان و گرنگە. جاڕەنگە ئەم گۆڕانکاریە لە بیرکردنەوەی ئێمە و گرنگیدانمان بە سروشت و گیانداران ببێتە هۆی دەستەبەرکردنی ژینگەیەکی لەبارتر، نەک تەنها بۆ ژیانی کێوی بەڵکو بۆ مرۆڤەکانیش. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی دۆرا میکۆوەر، ڤیۆی نیوز.